لێرەوە دەرێن خوای گەورە ئەجر داتۆ چکە قرس حەسەنە گەورەترە لەوەی کە پارێ بە خێریش بدێت چکە قرس حەسەنە خێرێکی زۆر گەورەی و حەدیسی لەسرە قرس حەسەنەکانمان هەموو دایتەوە بەس دەمەوێت یەکەشیان لەوانە باز بکەم دەمەوێت لێرکانەوە وڵای فیشە لێرەوە سپاسی دەکەم دەرمخوا خێری بنووسیتن ناوی حاجی حوسێن سلێمان بوو ئیشی پارە گۆڕینەوەی دەکا لە ناو بازاری دۆلاری دەمەوێت ئەو چۆرۆکەی باز بکەم کە ناوم هینا طبیعی ئەو لە بۆی باسی نەکردێت کە ناوی بینم بەس ئەم دەمێ باسی بکەم ئەو چۆرۆکەی بجێڕمەوە دکتۆر عومەر تەچیزی ئەچیزی طبی دەکرد تەلەفۆنی کرد گوتی دکتۆر دلێر دەفتەرم پێویستە بەس 5 دەفتەر ئانی مەوادەکان واگەویشتیە دەبی پارەکەی بدەم دکتۆر عومەریش مەوجودە لە ناو گروپەکمان هەبوو گروپی تەچیزکردن ئەمە نزیکەی 12 کەس بووین یەک لەوانە ناوی دکتۆر بورهان بوو ئەمیش گوتم ئینشاءالله لە هەموو خەستەخانەی یەک دەفتەرمان هەبوو لە هەموو خەستەخانەی وەختی کە تەچیزمان دەکرد دکتۆر بورهان نامە چیلۆ نووسیم گوتی والله دەرۆزەش پێڕان ناگەی 5 دەفتەری ئەخر بە 5 دەفتەری دەدەیە دکتۆر عومەری واللهی لە عیادەی دانیشت بووم یعنی 2 ساعتی نەبرد ئەو حادیسەی کە دکتۆر عومەر داوای پارەی کرد لە من گوتی 5 دەفتەر ئانی دەمەوێتن 10 دەفتەرم پێویستە بەس 5 دەفتەر ئانی دەمەوێت سەریع دەمەوێتن ئەشیاکان وا خەریکە دەگا گوتم باشە ئینشاءالله نەمگوتە دکتۆر عومەری پارەم نییە بەس دکتۆر بورهان مدیر ئیدارە بوو ئەو کاتی ئەو دەیزانی پارەم نییە لە هەر لەوێن دەرگوتی بە دۆرۆزەش پێڕاناگەی 5 دەفتەری کوو دەدەیە دکتۆر عومەری لە چێ دەینی هەندێک پێ نەچوو 2 ساعتی پێچوو گوتم دکتۆر عومەر وەرە پارەکە لەکن محاسبێ لەکن ڕائیدیە ڕائید محاسب بوو لێرکانە باوەڕکە دکتۆر بورهان یەکسەر هاتە ژوورەکەی یعنی کە ئەوم لە واتساپ گروپەکمان هەبوو گوتی دیلێر ئەو پارە لە چێ بوو یعنی ویستی بزانی وەکو حوبەتی فضولی هەبوو 5 دەفتەر لە چێ بوو ئەخرا دەزانی پارەمان نییە 5 دەفتەر لە چێ بوو بدەیە ئەوەی وتم واللهی ئەمە نازانم لە چێم بوو بەس زانم خوا ناردی گوتی کو خوا دەنێری ینی 5 دەفتەری وتم والله ئەم دانشم نەخۆشم دەدیت کابرا کاتە جۆرێکە ئەمە نایناسم نەمدیتیە معمەلەم لەگەری نەبووە هیچ شتێکم لەگەری نەبووە گوتی دکتۆر پارەت ناوێت بە قەرز بدەمێ کابرا بە خۆی هاتێت تەڕەح دەکە ئەمش گوتم چەند یعنی تو وڵای هەر چەندت بوێتن ئەمن مەبلەغێک پارەم هەیە دائیمەن بە قەرز حەسەنە دەدەم حەزم لێ بدەمە تو ئەگەر دەتەوێت والله هەمیش گوتم 5 دەفتەرم بە سەریعی دەوێتن 10 دەفتەرم دەوێتن گوتی باش والله گوتی ئێستا دەیدەمێ ڕائیدم لەگەر ناردوو 5 دەفتەرەکەی هینە یعنی ناویشی حاجی حوسێن سولێمانە لە بازار دۆلاراوی ئیشی دۆلاری دەکات دوایە کە ڕەمەزانێکە تەلەفۆنی لۆ کردم گوتی دکتۆر دەمەوێت شەوی لەیلەتل قەدر ئەمنە خێری لێ باز دەکەم ئەو نەگوتێ باسی بکە بەڵام ئەمن ئێستا ئەو ڕوویدایە نووسرای مەلایکەت نووسێن یەتیویش ئینشاءالله هەر پاک و چاکە گوتی دکتۆر دەمەوێت 10 شەوی لەیلەتل قەدری 10 عەمەلیاتان بکەین پارەکەی ئەمن دەیدەم وەکو خێرەی لەیلەتل قەدر وەبی چیان لەیلەتل قەدر چان شەو بیتن ئەمن عەمەلیاتێکی بکەم بەخێر چەندت دەبێت گوتم ئەتو پارەی خەستەخانەکەی دەدەی ئەمنیش دەستی خۆم دەکەمە خێر ئەمنیش پارەم ناوێتن ئیدی ئەوە بگوتم تقریبا ئەگەر بەردی زەرداوی بکەین نزیکەی 2 ملیۆن دینارمان دەوێت گوتی باش بێشتە نەبوو لەیلەتل قەدر 2 ملیۆن دیناری نا تەسلیم حساباتی کرد گوتی ئەوە لە بۆ ئەو دەشەوەی ئەتوی ئیعلان بکە 10 عەمەلیاتی بەخێر بکە ئەم پارەکەی دەدەم گوتم باش ئیدی ئەوە بوو دوای تەلەفۆنی کە لەناو لە گوتی ئەگەر یەکی زیاتریش دەکەی بکە ئەم پارەت کەشت دەدەمێ حەزم لێ خێری زۆر بکەم گوتم باشە شەی وابوو دوومان دەکرد يعني زیاتر لە 10 عملیاتمان کرد بە پارەی وی بە پارەی ئەو حاج حوسێنی ئەوجا ئەوە بوو ئەمە دەفتەرەکەمان طبیعی داوە بە موعیدماندا لە موعیدی خۆشی بزڵە بدامانەوە پارەکەمان داوە ئێستا قەرزاری نیمە بەڵام ئەو خێرەکەی لۆ نووسرا لە ڕەمەزانی لێم پرسی گوتم ئەرێت چوەی کرد ئەتوو بێ نەدیتونە ناسی دەفتەرم بدێ طبیعی خوا ناردیتی ئەم دەزانم و خوا دەنێریتن خوا زۆر دوندی لە بۆ ناردیمە ئەم دەزانم چکە معمەلەکەم لەگەر خوایە تەکید بن ئەمە لە جێکی ئیش دەکەین خوا مباشر ئاگای لێمانە و پێغەمبەری نازداری صلی الله علیه وسلم ئاگاداری خەتەواتی ئیشەکانمانە پێغەمبەر نەمردیە دڵنیا بن لەوەی پێغەمبەر ئاگای لێمانە چونکە ئەمن خەون بە پێغەمبەری وەدید کە ئەو خەستەخانەی تەواو دەکەم کە نە پارەم هەبوو نەنفوذم هەبوو نفوذ یعنی سوڵتەم هەبوو بیتن کابرایەکی دکتۆرێکی دایع فوگر 25000 لە بەرکەم بوو کە دەستم پێکردە و ئیشەی بکە بەڵام لە بیدایەتی گوتم نە ڕەشۆی دەدەم نە مەسئولی دەکەمە شیری بە تەمای خۆی دەست پێ دەکەم ئەگەر سەری گرت ئەوە ئەمن خێرێکە کردیتم ئەگەر سەریشی نەگرت ئەم دەرم خوای جان ویستم خێرێکی بکەم پێم نەکرا ئەمن هەلەگە خێرەکەی بوومەیان میهرەبانی دڵسۆزی و لێزانی